تەسەورەکەم لە 4000 کتێب تێپەڕی بێ گۆڤارەکان و ڕۆژنامەکانش گەشتونەتە 1000 کەوانی کە بێکەڵکن و ئاو لە ناوی بردون پاکردنەوە گرنگ نییە لە ڕاستیە من پاکیشی کەمەوە فەرمانبەر مەگەر لەسەر کاشی دانیشێ هیچیان نەماوە لەسەری دامنیشێت نابێتەوە کتێبخانەکەی جارە لە ناو کتێبخانەی گشتی قەزای چەمچەماڵم دیارە ئەو لافاوەی دوێنەی قەزای چەمچەماڵ کتێبخانەی گشتی قەزای چەمچەماڵیشی گرتووەتەوە و کتێبخانەکەش بێبەش نەبووە لەو زیانانەی کە بەر قەزاکە کەوتووە من ئەمەیە بچمە لای بەڕێوەبەری گشتی کتێبخانەی قەزای چەمچەماڵ کاکێش سڵاو لێبێت باسی زەرەر و زیانەکانمان بۆ بکەیت و هۆکاری لافاوەکە چی بوو کە ڕوویکردە ناو کتێبخانەکە زۆر بەخێر بن بەداخەوە کتێبخانەی گشتی چەمچەماڵیش بەرە ئەو لێشاوی لافاوەکەوت کە پێگەی جوگرافی کتێبخانەکە بۆ خۆی ئەوەیە کە تۆزێ نزمە جێگاکەی هەموو ساڵێ ئەم لافاوە ڕوبەڕووی ئەمان بێتەوە بەڵام هیچ ساڵێ بەم شێوازی ئیمساڵ نەبوو بەداخەوە ئەمە هۆکارێکی ترەوەیە کۆڵانێکە بۆ لە بینی ئەم و داری زراعە ئەو کۆڵانە کراوە بە مەغزن داری زراعە بەکارێنێ ئەمش کاریگەریەکی تری هەیە لەسەرەوەی کە ئاوەکە باشترە گەڕێتەوە بۆ ناو کتێبخانەکەی ئەمە هەڵبەتە لە ناو کتێبخانە زەرەر و زیانێکی زۆر باشی لێداوین هەموو کتێبە بە نرخەکانمانەوەی کە ئەو پێیگەشتی بە زیاد لە 90 سانتیم ئاو لە ناو کتێبخانەکە هاساوە ئەوانە هەموو بێکەڵک بوون ناتوانین جارێکی تر بەکاری بێنی پێویستە لیژنەی بۆ بەکاربێنین و تەلەف بکرێت مەزەندەی چەندەکەن چەند سەرچاو و مەزدەر لە ناوچوو بن بەدڵنیایەوە ئەوەی کە من لە دوێنێەوە سێریەکە مەرچەنێ هەبێ لیژنەی بۆ پێک بێنرێت بەڵام تەسەورەکەم لە 4000 کتێب تێپەڕی بێ گۆڤارەکان و ڕۆژنامەکانش گەشتونەتە 1000 کەوانی کە بێکەڵکن و ئاو لە ناوی بردون بەداخەوامانە کە ساڵەهای ساڵە ئێمە خزمەتیانەکەین بۆی بمێنەوە خەڵکانێک سوودی لێ ببینن بەداخۆیترم دەسەڵاتمان نییە لەگەڵ کاری سروشتی خۆی وابزان باسیەوە کردگەلە کە ساتە سروشتێکە هەڵکەوتەی کتێبخانەکەش گونجاو نییە بۆ کتێبخانە خۆی ڕاستیەکەی جێیەکە باشە شوێنەکەمان چاڵە ینی کاتی خۆی کە ئەم بینا دروستکراوە بیر لە هەندێک ئەوە نەکراوەتەوە کە ئەمە ئاوەڕۆی ئەم بینایە لەکوێوە دەرەچێت شوێنەکەی زۆر چاڵاگەر تۆ سێری پێکی جوگرافی کتێبخانە بکەی لە دەرەوە ئێمە کەوتوینەتە ناوەڕاستی هەموو دایرەکان و ناوەڕاستی ناوەندی شارین بەڵام شوێنەکەمان چاڵە ڕێگای دەرچوونی ئاو نییە لە دیومان و کتێبخانە گرێتی لەم لامانەوە بانقە پێشمان کراوە بە باخەکە بەرزترە لە کتێبخانەکە بۆیە ئاوە پەنگەخواتەوە دووبارە ئەگەڕێتەوە ناو کتێبخانە تەنها ئاوەڕۆیەکی بچوو کراوە لە سوچەی سەرەوە ئاوەڕۆیەکە لاقیەم بابەتانە نایە بۆ ئاوەڕۆیەکە بێ ماڵێکی احتیاتی بەڕێەکە سەرچاو مەزدەری ئەوە نەکۆنی تێدای قەرەبوو نەکرێتەوە بە هیچ شێوێ قەرەبوو ناکرێتەوە کتێبخانەکەمان ساڵی 1976 دامەزراوە بەشێ لەو کتێبانەی تایە کە لە ساڵانی 1970 بەدەستمان کەوتووە ئیسن ناکڕێتەوە ڕنگ بە سەرچاوەکان بوونیان نەبێ کێشەی ئەومان هەیە ئێمە ڕاستی ممتەلەکات ڕنگ بێ بتوانین بە پێی مروری زەمن تاویزی کەینەوە بتوانین چارەسەری ئەم کێشانە بکەین پیسبوون و لە ناوچوونی هەندێک بابەت بەڵام کێشەی ئەومانەیە ئەم سەرچاوانە چۆن بەدەستبێنینەوە سەرچاوەکان لامانگەرینگ و ناتوانین چەند ڕۆژی پێویستە بۆ پاکردنەوە بۆ ڕێخستنەوەی کتێبخانەکە من ڕاستی ئیمڕۆ هاتن هاوکارمان بن تیمی مرۆیی کە پاکیکەنەوە من نەمێڵا لە ڕاستیە داوام کردووە لیژنەیە بێ هەسەنگاندنیەکە بۆ زەرەر و زیانی کتێبخانەکەم پاکردنەوە گرنگ نییە لە ڕاستیە من پاکیشی کەمەوە فەرمانبەر مەگەر لەسەر کاشی دانیشێ هیچیان نەماوە لەسەری دامنیشێت و بەشێکی زۆری کتێب و گۆڤارەکانشمان لە ناوچوونە ئەبێ لیژنەیە بێ هەسەنگاندنی بۆ کا زەرەر و زیانەکان لە پاشەوە ئێمە بۆ ماوەی هەفتەیە کە توانین بیگەڕێنینەوە باری ئاسایی خۆی بەڵام نابێتەوە کتێبخانەکەی جاران.